کەمی غاز لە سۆران سەری هەڵداوەتەوە. هاوڵاتیان دەڵێن جاری وا هەیە مانگێک تێدەپەڕێ تا وەکو بوتڵێک غاز وەردەگرن. لە قەزای سۆران قەیرانی غاز سەری هەڵدایە، کەس تێناگە ئەو قەیرانە بۆچی سەری هەڵدا لە پێناوچی سەری هەڵداوە. یعنی بەخۆشیان سەر لە خەڵکی شێوانی و لە خۆشیان شێوانی هەر ڕۆژێک بە میکانیزمێکە. ئێمە تەبعەن لە گەڕەکەین مانگێک زیاترەوە تا مانگونی وەچی 1,000 بەتڵی غاز مانگۆڕیتەوە، یعنی بۆ کۆبوون هەر نەماندی، بۆ سیستەمی سڕە بەسرە هەر نەماندی. ئێستا دەڵێن توزاری و حکومی هەیە جیاوازە، ئەوەی کە لە توزارەکەیدا لە سعرێکی گرانە، ئەوەی دیکەش کە بەناوی حکومەتیشەویش هەر گرانە، یعنی هیچ فەرق و جیاوازێکی ئەوتۆی نیە. یعنی هەمووی هەدەفەکە گرانکردنی پێم وایە گرانکردنی نرخی غازە لەسەر هاوڵاتی. وەڵا داواکاریمانەوەیە غازمان زیاتر لۆ بێ و هەفتێکە ئینتیزاری غازەکەین. وەڵا ئێستاقینەکەم قەردم کردیا تەبێ ئێستا ئەویان بدەمەوە. جا داواکارم غازەکە زیاد بکرێ، ئەوها نەبیتە قەیرانی غازە. قەیران غاز هەیە، ئینەفتێ هەیە و سەرڕای ئەوەی غازی حکومی کەم دابەش دەکرێت، بەڵام غازی بازرگانی لە بازار بە 13,000 دەست دەکەوێت. ئەمەش بارگرانیەکی ترە بۆ هاوڵاتیان. بۆ هۆکاری کەمی غاز پەیام پەیوەندی بەلایەنی پەیوەندیدارەوە کرد. ئامادە نەبوون هیچ ڕوونکردنەوەیەک لەوبارەیەوە بدەن. بریکارانی دابەشکردنی غازیش دەڵێن بەشە غازی سۆران کەم دێت، بۆیە غاز کەمتر بە هاوڵاتیان دەدرێت. خۆی جانس پێویستە ئەگەر هێشتا حیسەکەن زیاد و سۆران برێرن، ینی ئەو هەم کەم و کوتیمە ئەم دشتەواو دەکەین ئینشەڵڵا. برێک غاز کەمترە کەمتر تێ حیسەکەن ئەوێ مەسەلە ئەگەر تەواو ئێوە هەندی دێت بەشەکە دینۆ زیاد کرێ ئەوە هەندی کەم و کوتیمە ئەوش تەواو دەبی ئینشەڵڵا. مەسەلەی غاز ئەوڕۆ لە غاز لە سۆران بە تایبەتی غاز بە زەحمەت دەستەکەویتن. جاری وا هەیە برێ مانگێک یعنی غاز نایەتەوە کۆلانەی کە ئەمە بگات بە ماڵەکان، ئەگەر بشێتن غازەکە بە زەحمەت دەستەکەویتن لەبەر قەلەباڕی لەسەر دروستە بیت و فەوزا دروستە بیتن، ناتوانی بت لە غازەکە دەستکەویتن. بە ناچاری مەجبور ڕوو لە بازار بکەیت کە ڕوو لە بازاڕەکەی غاز گرانە لەوێ بە 13,000 دینارە. سنتەری قەزای سۆران 38,800 خێزانە. بۆ ئەوەی ماگانە هەر خێزانێک 2 بتڵ غاز وەربگرێت، پێویستیان بە 77,600 بتڵ غاز دەبێت. بەڵام حکوومەت ماگانە 20 تانکەر غاز بۆ سۆران دابین دەکات کە دەکاتە 50,000 بتڵ غاز لە مانگێکدا. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.